دوا ڕووبەڕووبوونەوەکانی کورد و چەکدارانی دیمەشقا هاوکات لەگەڵ مەترسیەکانی سەر کورد زیانی گەورەدرا لەو چەکدارانە بەڵام کورد هەر بەدەست کێشە لە بنەهاتوەکەیەوە دەناڵێنێت کە پارچەبوونە لە هەر شوێنێک کوردیەکە بێت پشتیوانی ڕۆژاوایە بەڵام لە نێو ئەو دۆخە سەختەدا پارتی ناڕاستەوخۆ دەیەوێت سوکایەتی بە دەستکەوت و خەباتی و پارچەی کوردستان بکات پارتی دیموکراتی کوردستان لە چەندین قۆناغی جیاوازدا هەوڵی لە ناوبردن یان شکست پێهێنانی ئیداری خۆبەڕێوەبەری کوردی داوە بەڵام هیچیان سەری نەگرتووە ئێستا وەک چەقەڵی برسی چاوەڕوانی کەوتنی تەرمی ڕۆژئاوا دەکات تا وەرگی خۆی پێتێرتر بکات لە ساڵی 2011ەوە پارتی ڕۆژاوای کوردستانی باجێ نفوسی خۆی زانیوە بۆ ئەوە بەردەوام ڕکابەری گەوری لەگەڵ یەپەکە و یەپەژە دەکرد با دەستێکەڵاوکردن لەگەڵ ئەسەد تۆمەتباری کردن چەندین حیزبی بەناو جیاواز بۆ ئەو پارچە بچووکەی کوردستان دروست کرد بەڵام بەوەش نەیتوانی لە ڕۆژئاوا جێگیر ببێت بۆیە پەنایی بۆ گروپانە برد کە دەستگای هەواڵگری تورکیا بۆ دژایەتی سووریا دروستی کردبوون حیز بۆچکەکانی تێکەڵاوی ئەوان کرد کە ئەوەش نەبووە چارەسەر و هاوکات لەگەڵ تورکیادا دەرگای سنوورەکانی لە ڕۆژاوای کوردستان گرت لە دوای کەوتنی ئەسەد هاوپەیمانەکانی دوێنەی پارتی کە دەسەڵاتداری ئێستای سووریان ئەو هێزانیان پەراوێز خست بۆیە بە ناچاری هاتەوە لای ئیداری کوردی ڕۆژاوا زیاتر لە ساڵێکە پارتی بێدەنگی لە دۆخی ڕۆژاوا کرد بوو تا ڕێکەوتنی ڕۆژانی ڕابردوو لە پیرمام کە پارتی بۆ عەرابی تورکیا و سووریا خراپترین ڕێکەوتنی نووسیەوە کە ئەگەر ئەو ڕێکەوتنەوە گەوەی هەیە جێبەجێ بکرێت ئاش بەتاڵی کووردە هاو شێوەی ساڵی 1975 لەم دۆخەدا کە هەمووان پشتیوانی ڕۆژاوان پارتی ناچارە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هێرش بکاتە سەر کوردی ڕۆژاوا هەر بۆیە لە میدیاکانەوە دەیانەوێت لە کەسایەتی مەزلوم عەبدی بدەن چەندین جار وتویانە کە تەنها پۆستی پارێزگاری حەسەکەی دەدرێتێ ئەوەی ڕوونا مەزلوم عەبدی ئەگەر دەوڵەتی کوردی لە چوار پارچەی کوردستان دروست ببێت یەکێکە لە کاندیدە بەهێزەکان بۆ بوون بە مەرجە و کەسی یەکەم بەڵام پارتی بەم ڕەفتارانەی وەک چەقەڵی برسی خۆی ماداوە بۆ ئەوەی پەلاماری پاشماوەی تەرمی ڕۆژئاوا بدات و وەرگی برسی دەسەڵاتخوازی خۆی پێ تێر بکات.